بەناوی خۆی گەورە پێشبینی دەکرێت لە کۆتایی ئەم هەفتەیە کاتە 11 مانگ لە ڕۆژی پێنجشەممە و هەینی یەکەم شەپۆلی دەریای ناوەڕاست ڕووکاتە ناوچەکانی هەرێمی کوردستان بە کاریگەری دابەزینی پلەکانی گەرما بۆ ئاستی سەرەتای چلەکان لە ناوچەکانی گەرمیان و هەروەها بۆ ناوەڕاستی سیەکان لە ناوچە کوێستانەکان و ئەگەر هەیە لە هەندێک کاتە باران لە ناوچە شاخاوەکانی پارێزگای دهۆک و هەولێر و بەشێکی سلێمانی لە باکوورەوە ببارێ بەڵام ناوچەکانی گەرمیان و باقی ناوچە دەشتایەکان ئەگەر هەیە نیمە هەوری یاخود بە پرزە بارانێکی کەم کۆتایی بە شەپۆلەکە بێت. شەپۆلە باست کرد ئەگەری هەیە چەند ملیم باران بوارێت لە ناوچەکانی دهۆک ڕێژەکەی لە هەموو ناوچەکان زیاترە بێ ئەگەر هەیە نزیک 5 تا 6 میلیمتر باران لە ماوەی ئەو دوو ڕۆژە ببارێ بەڵام هەرچی ناوچە کوێستانەکانی ترەوەکو باکووری هەولێر و سلێمانی ئەگەرەیە لە نێوان 2 تا 3 میلیمتر باران بارێ بەڵام ناوچەکانی تر ئەگەرەیە لە 1 میلیمتر کەمتر بێواتە بەگشتی شەپۆلەکە شەپۆلێکی لاوازە بەڵام یەکەم شەپۆلی ئەم ساڵە ڕوو دەکاتە ناوچەکانی گەرما بەتەواوی دابەزێنم شەپۆل بەڵێ پێشبینیەکەین 5 تا 6 پلەکانی گەرما دابەزێ ئەم هەفتەی کە هەیە بە بەرزی ئەمێنێتەوە پلەکانی گەرما لە ئاستی خۆیان بەڵام لە کۆتایی هەفتا قۆناغێکی تر بەهۆی ئەو شەپۆلەوە وەکوتما لە ناوچەکانی گەرمیان سەرەتای چلەکان لە نێوان 40 بۆ 43 پلەیسەدی جێگیرە بێ و لە ناوچە کوێستانەکانیش لە 33 تاوەکو 35 پلەیسەدی هەرچی ناوچە شاخایە بەرزەکانیش ئەوانەیە بگاتە کۆتایی 20ەکان واتە 29 تا 30 پلەیسەدی.